مام جەلال لە وەڵامی 74 پرسیاردە ئەمەیەکێکە لەو کتێبە هەرە تایبەتانەی کە بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ لە مەراسیمێکی شایستەدا لە شاری سلێمانی کتێبەکە بڵاو کرایەوە. دیارە کتێبەکە بەشێک لە ژیانی سەرۆک مام جەلالە، لە ژیانی کۆمەڵایەتی و تایبەتی ئەوە. کتێبەکە دوور لە سیاسەتە و تەواوی ئەو وەڵابانی کە دراونەتەوە و هەروە پرسیارەکانیش دوور لە سیاسەتن و تایبەتن بە ژیانی تایبەتی هەواڵ مام جەلال. گفتوگۆکەم لەسەر بیرۆکەی کتێبەکە و دروستبوونی کتێبەکە و کۆکردنەوەی تەواوی پرس و تەواوی ناوەڕۆکی نێو کتێبەکە بە میوانداری زۆر بەڕێز کاک ڕێبوارستار کە بەڕێزیان ئامادەکاری کتێبەکەن. کاک ڕێبوار سڵاوە لێبێ. زۆر بەخێر. زۆر سپاس بۆ تۆ. دەستپێک بە لەوە پرسیار بکەم چی وای کرد کە ئێوە بیر لەوە بکەنەوە سەرۆک مام جەلال وەڵامی 74 پرسیاری ئێوە باتەوە و بۆ پرسیارەکانیش دوور لە سیاسەت بوون؟ سەرەتا من زۆر سپاسی کەناڵی کورساتی ئازیز دەکەم. سپاس بۆ تۆ بۆ ئەم دەرفەتە کە ئێمەتان بەسەر کردەوە. بیرۆکەی ئەم دیدارە لەگەڵ جەنابی مام جەلال ئەگەڕێتەوە بۆ 23 ساڵ لەمەوە پێش، واتە ئەم دیدارە لە 25 دوانزەی ساڵی 2000 ساعات 7 ئێوارە لە ماڵی مام تۆمارمان کردووە. بۆ مام لەما ئێمە ڕادیۆیشمانە کرد، ڕادیۆی مەڵبەندی ڕێکخستنی سلێمانی کە دەنگی مەڵبەندیان پێویست. ئەو کاتە ڕادیۆیە کارەبا کەم بوو، گرنگی و تایبەتی خۆی هەبوو لای خەڵک. زۆرترین هەواڵەکان یا هەواڵە هونەرەکان بە تێگڕایی بەگشتی ئەتوانم بڵێم ڕادیۆ ڕۆڵێکی کاریگەری هەبوو. ئێمە ڕادیۆی مەڵبەندی سلێمانی لە 7 ساڵی 1996 لە ساڵیادی ڕاپەڕینە دامەزرا. سافێکی خەنجیلە بووین کە پێکات بوو لە 6 کەس: کاک بورانی حاجی عەلی، کاک ئاریان، کاک ئامانج، پەریخان، سازانخان و بەندە و کۆمەڵی هاوکارمان هەبوو لەوانە کاک جەبار فارس کە ئەوانە ڕاگەاندنی مەڵبەند. ئەو کاتە مامۆستا ئەحمەد ساڵح لێپرسراوی ڕاگەاندنی مەڵبەندی سلێمانی بوو، کاک عومەری سەی عەلی مەسئولی مەڵبەند بوو. دواتر کە کەوتینە ئەم بەرنامانە خۆ دەزانین لە ڕادیۆ کۆمەڵێک بەرنامەی هەمە ڕەنکەیە، بەرنامەی سیاسی، بەرنامەی ئابووری، بەرنامەی هونەری، بەرنامەی وەرزشی. ئەم دیدارە لە زڵنی بەرنمەیەکی هەمە ڕەنگ بوو کە خۆی لە هونەر و لە ئەدەب و لە زانست و لە شێگرتۆ کە خات و پەریویسف ئامادەکاری بوو. منیش دەرهێنەری بەرنامەکە بوو. دیارە لە ڕادیۆ ئێمە ئەو ستافەت دوو شەفت بوو: کاک بورهان برای ئەزیز و هاوڕێی مناڵی و تەمەن و هەموو کارێک من بەیەکەوە لەگەڵیا سەرپەرشتی هەواڵ و بەرنامە سیاسیەکانی کرد. منیش بۆ خۆم دەرهێنەر و لێپرسای بەرنامەکان بووم. بەرنامەیە ناوی ژوانگەیەک بۆ ئێوە بوو. ئەم بەرنامەی لە کۆمەڵێ بڕگەی هەمە ڕەنگ پێگات بوو. ئەگەر بتوانم باسی کەم، ئەم بەرنامەیە وەکوتم ئەو بڕگانەی لە خۆگرت بوو. بڕگەیەکی تام بیرمان لەوە کردەوە بڕگەیەکە بێ پەریخان وتی حەزەکەم بڕگەیەکی تا بێت دوور لە سیاست. ئەم دوور لە سیاسەتە وا بکەین دیدار لەگەڵ کەسایەتیە سیاسیەکان بکەین بە دیوی کۆمەڵایەتیەکەیانە. چەند حەڵقەیەکمان تۆمار کرد لەگەڵ ژیانی نەبینرا و نەزانراوی ئەوان بە تایبەتی بەڵێ لەگەڵ لە کەسایەتی سیاسیەکانی ئەو کاتە مەکتەبی سیاسی وانە بەزانم سیان بوو، چوار بوو، تۆمارمان کرد. شێک لەوانە جەنابی کاکۆسەر بوو، شێک لەوانە کاک جەبار فەرمان بوو. یەکەم بەرنامە بیرمە لەگەڵ کاک حاکم قادر کردمانە و کاتە سەرۆکی شارەوانی بوو. دوایی هات بە خەیاڵمانە ئەو کاتێک کە کاک ڕەشاد حسێن بوو بە کارجێڕی بەشی ڕاگەاندن، خوا لێ خۆش بوو، کاک تۆ ساجید لێرەوە درود و سڵاو بە ڕۆحی پاچی بەڕێوەری ڕادیۆکەمان بوو. و بیرمان لەوە کردەوە کە دەگەڵ جەنابی مام جەلال ئەم دیدارە ڕێک بخەین. و مام جەلال هەمومان بە سیاسی ناسیومانەوە، ڕەنگە ناوە ئەسڵەکەشی نەمانزانێ، یعنی زۆر کەس ڕەنگە نامۆ ببێ. لەگەڵ بەڕێز لە پرسایی مەڵبەندی ئەو کاتە کاک عومەری سەی عەلی قسەمان کرد، زۆری پێخۆش بوو. لەگەڵ جەنابی مام جەلال قسەی کرد بوو، مەوعیدێکیان بۆ وەرگرتین. زۆر مام جەلال زۆر بە خۆشحاڵیەوە پێی خۆش ببوو. ئێمە نەمانزانێ بوو جەنابی مام متابعی ڕادیۆکەمانەکە لە ڕاستیە، یعنی کە چوین باسی کرد بۆ ئێمە زۆر دڵخۆشی بوو. تۆ سکرتێری حیزبەکەت کاریزمایەکی وەکو مام جەلال متابعی ڕادیۆیەکی لۆکاڵی بکە، سەرباری ئەو هەموو سەرقاڵیەی ئاگاداری باوەڕکە خاتون. زۆر شتی بۆ باسکردین کە لە دەرەوەی دیدارەکە کە دانیش بووین لەگەڵی. وەڵام ماوەرگرت کە چینە ماڵی مام سەعا 7 عارفەی شەوی جەژنی ڕەمەزانی ساڵی 2000 ئێمە لە ماڵی مام بووین. کە چوین دانیشتین ستافی ڕادیۆکە هەر بۆ زانیاری ئێوە و بینەرەکانی کورساتی ئازیز.
باوەڕکەن ئەچی زۆربەی ئەچیزی ڕادیۆ بردم ئەو کاتە سیستمی تەجیلی بڵێن دێکت و تەکنیکوانە بوو میکسەر بوو سیستەمی کۆمپیوتەری و تەکنۆلۆژیا بەو شێوەیەنەوە بێژگار کورساتیش تازە دامەزرا بوو ڕاستە کە چوین دانیشتین لەگەڵی وتی چێچۆ خاتانە وتیان ئەو من تی وەرە بەرنمەکەتانەوەی ئاگادارم ناوی دوور لە سیاسەتە پرسیاری سیاسیم لێ بکەن سزای تۆ ئێم با لێرە قسەکەم بۆ تەواو کە بەڵام یەکشتم زۆر بەلاو گرنگە وەڵامەکە بزانم کاکرە بوار باشە دواتر وەڵامی مام چی بوو بۆ ئەوە کەوتی سیاسی بە منی وت سزای تۆیە باشە سجنتەکەم منیشتم قۆبڵمەوتم ئەی ئەگەر تۆ وەڵامی سیاسی داینەوە باشە سەی گەورەی مام کە لێرە وتی غەرامە بکەن بەدڵی خۆتان دوجار ڕێکەوتین لەسەر ئەوەی کە مقابلەکەین پرسیارەکان لە زەرفێکا بوو پرسیاری ئەوە بکەم چونکە زۆر کاتێ سیاسیەکان هەندێک کاتێ هەندێک بابەت هەیە نایەنەوێت باسی بکەن زۆر بابەت هەیە لەوانەیە بۆ ژیانی تایبەتی ئەوان حەز نەکەن کەس بیزانێت ڕاستە لەوانەیە مام نمونەیەک بێ لەوانەیە سەدەها و هەزارها نمونەی سیاسی دیاری جیهانیش هەبنکە نایەنەوێت بەشێک لە ژیانی ئەوان واتە پێش چاوپێکەوتەکان ئەوان پرسیارەکان ئەبینن ئەم حاڵەتە ڕوویە بەڵێ من بۆ خۆم پرسیارەکانم مایە وتم ماوتیەوە چی کوڕم وتم ئەو پرسیارەکانە تێتوێ قۆپی بکەم یەکسەر ینی وەڵامەکە یەکسەر ئەوە بوو تێتوێ قۆپی بکەم من قۆپی ناکەم وتی وەرە بۆ ئێوە کە ئەچن لەگەڵێشەکەم قابلاکەم پرسیارەکانی وتم بەڵێ داوامالێک وتی ئەچێک وتم لێدا ئەبن پرسیار بەدڵی خۆیان دانن بە مەزاجی خۆیان وتی چۆشتی وابێ وتم وا بۆ مامەجان بۆ ئێمەش وتی لەمەولاکە ئەچن بۆ لای هەر کەسێ بە ناوی منەوە بچن بڵێن مامجلال ئەم بەرنامەیە ئامادە ئاکا بە ناوی مامجلالەوە بچن بۆی کەس نەتوانێت پرسیارتان لێ باوەڕکن خاتون هەتا دەستمان کردو بە بەرنامەکە پرسیار وشت ئاگای لێنەبوو نەبینیوێتی نە داوای کرد یعنی ئەمە بۆ ئێمە هاندانێکی زۆر گەورە بوو پرسیارێکی لێ کردین وتی پێم باشە باس لە بیرۆکەی ئەم بەرنامەیە بکەن بۆ دوور لە سیاست ئێمە ستافی ڕادیۆکە ئەو کاتە نمونەی کاک جەبار فەرمانمان بۆیە نایە خوالی خۆش بێ وتمان کاک جەبار لە ناو کۆمەڵانی خەڵکا بە پیاوێکی عسکەری بە پیاوێکە لە جەنگا پیاوێکە سیلاح نازانم چی ئەمانی کە پەیوەندی بە سەربازیەوە هەیە بەڵام کاک جەبار دیوێکی کەی هەیە کاک جەبار خاوەنی شعرێکە ناوی پەپولەیە تەسەور ناکەی شعرێکی زۆر ناسک شعرێکی زۆر جوان و بۆ نمونەیەک کەمان بۆ جێڕاوە کە کاک جەبار هیوایەتی هەڵپەرچەیە یعنی ئەیوت لە مقابلەکەیە خۆشبەختانەوەی کاک جەباریشم هەیە ئەیوت حەز ئەەکەم یەکێک بووم لە ئەندامی تیپی ئەو هوەری هەڵپەرچەیە لەبەری ئەو نەم حەز لە هەڵپەرچەیە کە ئەوانەمان بۆ باس کرد مام ئەوەی کە حەماسی هەبوو لەگەڵمان نابێ بەرنامەکە سەعاتێکە 2 ساعت لەگەڵ ئێمە دانیشت باشە کاکرە بوار بۆ 74 پرسیارە بۆ 75 نییە ڕاستی زۆر دەمێکە ئەمە پرسیارەکەم بۆ 74 پرسیارە هەرتۆنی زۆر ئەم پرسیارە ڕوبەڕوون بۆتەوە ڕوبەڕوومان ئەبێتەوە پرسیارەکان بە سوتفە بووە ینی مەبەستێک نەبوو ئێمە 74 پرسیاردانین بۆ زانیاری لیژنەیەک ئەم پرسیارانەی داناوە لە ستافی ڕادیۆی لە کارژێڕی ئەو بەشە لە مەسوولی ڕادیۆکە لە مەسوولی مەڵبەندی ئەو کاتە چکە جەنابی مامجلالە ینی ئێمە ئەبێ هەموو ئامادەکاریە بکەین لەبەرەوەی کەساتی ئەو جیاوازە لە هەموو کەسایەتێکی تر بە سوتفە لە کاتێکا من زانیمە 74 پرسیارە کە دانیشتین لەگەڵ ئەوەی کە دیزایانی کتێبەکەمان کرد و ئەوانە بەواز زانیمە 74 پرسیارە هیچ کەس لە حەماسی خۆتە ئەو بزانم بیری ئەوانە و نەبوو ئەو کات باوەڕکە هیچمان چکە پرسیارەکان بیرمە بە خاڵبەندی نەبوو بە ئەستێرەیەکمان دانابوو تەنها باشە من پرسیاری با بڵم پرسیارەکانی نێو کتێبەکە لە تۆ ناکەم بۆ ئەوەی کە بینەران خۆیان بخوێنەوە چکە کۆمەڵێک پرسیاری زۆر زۆر تایبەتە لەسەر سەرۆک مامجەلال و بێگومان زۆر لە ئەو کەسانەی کە کوردن حەز ئەکەن پرسیارەکان بزانن چییە بەس ئەمەوێ بزانم کە قۆناغی تۆمارکردن تەواو بوو و بەرنامەکەش پەخشکرا ڕۆژی جەژن بوو بە دیاری بۆ کۆمەڵانی خەڵک بیرمە ڕادیۆی هەرێم و دواتر کاردانەوەی چۆن بوو زۆر بۆ معلوماتێت ئەمە بیر نەچێ هەر شەو کەلای بوون ئەو کاتە بە ئەوەی یاری کاروباری ڕاگەیانی جەنابی مامی بەڕێوە بر پێیوتن بیکەن بە هەواڵ لە کورسات لە گەلی کوردستانی ئەو کاتە لە کوردستانی نوێ ئەم کتێبە ئەرشیفەکەی کوردستانی نوێی تایە کە بڵاو بۆتەوە
ینی هەر بۆ ئەرشیف دامناوە ئەمنە بەلایەوە گرنگ بوو مامجلال زۆر پێی خۆش بوو کردمان ئەنگاوێکی جیاواز و دیاریش بووە ئەو کاتە بەڕاستی زۆر ینی پێ دەڵێم خۆی ئێمە بۆ ئێمە زۆر خۆش بوو بۆ معلومات دانیشتن ڕەنگە من ئەو شانسەم هەبوو بێت چەند جار لە خزمەتیا بووم لەبەرەوەی من وێنەگر بووم سەرەکیم دوجار من چوومە ڕادیۆ و زۆر مامەم بینیوە بەڵام ڕەنگە توانم بڵم ئەو جارە زۆر جیاواز لەبەرەوەی هەموو جانی پێکەنین و هەموو جانی هەر وشەیەکی وتپێ چیرۆکێکە بۆ معلومات لە کتێبەکە دەردی تۆ دەت با خۆیان دوایی حکومت با دەرفەت بە کۆمەڵک پرسیاری زۆر بکەم بۆ ئەوەی کە زۆرترین زانیاریەکان لە تۆ وەرگرم کاگرەبوار ئەمە قۆناغی با بڵێن تۆمارکردنە با بینێتە قۆناغی نووسراو بیرۆکەی تۆمارکردن بۆ نووسراو بۆچی ئەگەڕێتەوە ئایا نەئەکراوەکو ئەرشیفێک ئێمە لە ڕێی رادیۆیەکەوە یاخود دووبارە لە ڕێی رادیۆ ماڵبەندەوە ئێمە گوێمان لەو گفتوگۆ لەو ئاخاوتنە بووە لە وەڵام و پرسیارانە بووە یاخود گرنگ بوو ئەمەش وەکو دەنگێک لە فەوتان پارێزرێت و لە دوو کتێبێکا بڵاوکرێتەوە من ئەگەر ڕاستی بڵێم من ئەو کاتی کە لە رادیۆ بووین بۆ خۆم حەزم لە ئەرشیفە ینی زۆر حەزم بە ئەرشیفە هەر بەرنامێکی تایبەتمان کردایە یا هەر بەرنامێکی هوەری تایبەتمان کردایە نسخەکەم بۆ خۆم کۆپیە کرد بۆ ئەرشیفی شخصی ئەمە لە ئەرشیفی شخصی منە هەیە بەداخۆ لە رادیۆ نییە شوێنێ نەبوو یەک جار لە کوردستانی نوێ شتێکی کورتم لەسەر وتووە بە کورتی زۆر کورت نەچوومەتە تەفاسی دوجار بیرمان ینی بۆ دەرفەت ئەگەڕایم بۆ خۆم بۆ دەرفەتێک ئەگەڕام کە من ئەم ئەرشیفەی مامجلال کە پارێزراوە لای من شتێکی لێ بکەم چەند جارێک لەگەڵ شاناسان قسەم کرد هەر دەرفەت نەبوو ئەوش زۆری پێخۆش بوو کە بیکەین بە شتێک دەرفەت دروست نەبوو بەوان یا شتێک هاتە پێشەوەزەکان دوجار لەم ئاخریانە لەگەڵ برای بەڕێزم کاک سەرکەوزەچی لێپرسایی مەکتەب ڕێخسن قسەمان لەسەر کرد وتی کاغێبار بۆ نەیکەین بە کتێبێ وتم وەڵای من بۆ دەرفەتێکی واگەڕێم وتی چۆن وتم حازرە تەفریقیش کراوە هەین لە سەوت خسبوومە سەر کاغەز من لێرە ئەبێ سوپاسی کارمەندەکانی ڕاگەیانی مەکتەبی ڕێخسن بکەم چکم ئەوان ئەرچی ئەویان گرتە ئەسۆکە لە دەنگەوە خستیانە سەر کاغەز دوجار ڕۆژێک چوینە دامەزراوی سەرۆک مامجلال بۆ پیرۆزبایی بۆ لای برای بەڕێز کاک دکتۆر محەممەد سابیر لەوێ باسمان کرد باسیۆمان کرد زۆری پێخۆش بوو کە بیکەین بە کتێب من خواخوا شتێکی وامە بە تایبەتی دەرفەتێکی وایەوە بۆ دامەزراوی سەرۆک مامجلالیش ئینسانە بێ شانازی بکە زۆری پێخۆش بوو لات بە دەرفەتم زانیوتم کاک دکتۆر من سوپاسی ئەو کە پێشوازیمان لێەکەی کە بیکەین بە کتێب بەڵام من داوایکی کەشمەیە داواکەم پێشەکەش تۆ بینوسی لەبەرەوەی تۆ یەکێکی لەو کەسایەتیانەی کە نزیکی لە هەموو شتێکی مامجلال کاک دکتۆر محەممەد سابیر نزیکە لە ژیانی لە ڕابردووی لە مێژووی یەکێکە لەو کەسایەتیانەی کە لە نێو خۆیانە لە نێو خێزانە لە نێو تێکەڵاویە لە نێو هاوڕێتیە زۆر نزیک بۆ لەی زۆر سوپاسێکم پێشنیارەکەمی قوبول کرد ئەم بیرۆکەی لەمە دروست بوو کە بیکەینە کتێب دیارە منەمێ بە بینەرانیش بڵێم کە ئەو کەسانی ئەم نەخاوەنی ئەم کتێبە لە ڕێ ئەم سێدیەشەوە گوێ لە تەواوی گفتوگۆکە ئەگرن کە بەدەنگی سەرۆک مامجلال خۆی وەڵامی تەواوی پرسیارەکان ئاياتەوە ئەم هەنگاوە تا چەند گرنگە با بڵێم بۆ بەشێک لەو ئەرشیفانەی کە تایبەتن هەم بە سەرۆک مامجلال هەم بە بەشێک لە کەسایەتی سیاسەکانی تر بۆ ئەوی ئێمە لانی کەم لە ئایندەیە بەشێک لە ژیانی سیاسی ئەوانمان لە ڕێی کتێبەکانەوە زانیوە بەڵام هەندێک بابەتی شاراوە و ژیانی تایبەتی کۆمەڵاتی ئەوان هەیە کە ئێمە بێ ئاگاین لیان و خۆشیان باسییان کردووە بەڕاستی گرنگی ئەمە لەوایە من 23 ساڵە ئەمەم پاراستووە ئەم 23 ساڵە منەما پارێزم ڕاستە کە بوو بە بیرۆکە و کە گەشتەوەی بچینەم قۆناغا ئەمە گرنجەکەی لەوایە لە مێژووە ئەمێنێتەوە لە ئەرشیفی کتێبخانەی کوردیا ئەمێنێتەوە ئەتوانم بڵێم سەروەرێکی ڕاگەیانی یەکێتی نیشتمانی کوردستانە ئەمەش و شانازیەکە بۆ ڕادۆی مەڵبەندی سلێمانی شانازیەکە بۆ مەڵبەندی سلێمانی شانازیەکە بۆ یەکێتی ڕەنگە ئەو حەقەش بەخۆم بم کە شانازیەکی ئێزگار گەورەیە بۆ من کە من توانیمە ئەم کتێبە ئامادە بکەم بە هاوکاری هاوڕێکانم بە پشتیوانی هاوڕێکانم بە تەنیا بە من نەئەکرا من ئەبێ زۆر سوپاسی
دامەزراوی سەرۆک جەلال تاڵەبانی و بە تایبەتی برای بەڕێزم کاکتۆر محەممەد سابیر کەم کە زۆر پشتیوانم بۆ تا ئەم دەقێش هاتووم بۆ ئێرە لەگەڵ ما بووە گرنگجەکەی لەوایە ئەمە ئەمێنێتەوە نەوەکانی داهاتوو ینی خاتون ئەم دیداری مام جەلال کە باسی قۆناغی مناڵیەکە تا ئەو کاتێ و دیدارەمان لەگەڵ کردووە هەر پرسیارێکی وەڵامی مام جەلال وانەیەکە باوەڕکەن بۆ مناڵ بۆ گەنج بۆ گەورە بۆ ژن بۆ بە تەمەنەکان بۆ ینی هەمووی چیرۆکە لەگەڵیا هەمووی مام جەلال فێرمانەکە چۆن بین ئەگەر بەپێی ئەم کتێبە مناڵەکانمان پەروەردە بکەین هەر مناڵی شێمە کەسایەتێکی جوان و دیار و نمونەی دەرەچێت لە کۆمەلگا بابزانانی یعنی لە هەر نمونەیەکەوە دایان نمونەی تر بابەتی جیاوازی تر هێنایەوە بێژگەل لەوەی کە ئەو چیرۆکانی تایە شتێکی سەرنجڕاکێشی بۆ ئێمەتیایە مامجار باسی هاوسەرگیری خۆی و هێرۆخانەکە کە لێرەوە ئەمڕۆ ساڵیادی لەدایکبوونی ئەویشتە زۆر پیرۆزبایی لێکم لە ناخی دڵەوە بەداخۆ دەرفەتمان بۆ ڕێنەکە و بە تەما بووین دیدارش لەگەڵ ئەوە بکەین ئەو کاتە بەهۆی سەرقاڵی ئەوە دروست نەبوو یعنی باسی هاوسەرگیری خۆی و ئەوە کات کە چۆن هاوسەرگیریان کردۆکە چی بووە چۆن ڕوو یعنی باسی زۆر شتی ژیانی تایبەتی خۆی و خۆش و ناخۆش ئەمەی کە لە پشتی ئێمەوە کاکرە بوار مەراسیمەکەی ئەمڕۆیە لێرەوە ئەمەوێ بڵێم کە مەراسیمێکی ئاوا لەو شێوەیە و ماشەڵە ئاوا قەرەباڵەخ و پڕ لە خەڵک بابەتێکی نامۆ ڕوویا ئەمڕۆ بۆ تۆ یاخود شۆکێنەر بوو بۆت ئەوەی چاوەڕێت ناکرد ڕوویا ڕاستی ئێمە تەسەورمانە بوو خەڵکێکی تایبەت بێت خۆڵی تەوار 400 کەسەگرێ 406 کورسێ پێم وایە و کارتەکانیشمان ئێمە زیاتر بۆ نخبەوی نردبوو لە ڕاستیە تەسەورمان نەبوو بگەینە ئەوەی کە پەرۆشی خەڵک وابێ ڕاستی حەپەسا بووم یعنی سەرم سوورما بوو نەمەزانی هیچ بڵێم کە هۆڵەکەمان بینی هەتا ئێمە هەتا سەعات 4 و چارشی ئەترساین ڕاستی گوتمان نەک بەو شێوەیە نەبێ بەڵام سوپاسی ئەو خەڵکە ئەەکەم کە بە پەرۆشەوە هاتن بۆ ئەو مەراسیمەوە لێرەوە من زۆر داوای لێبوردن لەو خەڵکانە ئەەکەم کە ئەگەر لە مەراسیمەکە کتێبیان بەرنەکەوت بێ بە هەر هۆیەک بێ داوای لێبوردن لەو خەڵکانە ئەەکەم کە بە پێوە بوون لە مەراسیمەکە داوای لێبوردن لەو خەڵکانە ئەەکەم من نەمتوانی بچمە دەرەوە بەڵام کۆڵێن بە سەدان کەس لەو دوو هۆڵەکەەوە وەستاوە من دڵنیایەکەم هەر یەشێک لەوانە خەڵکی تریش کتێبی بەر ئەکەوێ و لە بەرنامەمانایە چاپی دووەم بکەین و هەر ئەمەوێ لێرەشەوە ئەو پەیامەش بەم لە باتی دامەزراوی سەرۆک مام جەلال و برای بەڕێزم کاکتۆر محەممەد سابیر لە بەرنامەمانایە بۆ ساڵیادی کۆچی دوای سەرۆک مام جەلال هەمان کتێب بە عەرەبی و ئینگلیزیش بکەین کە ئەمەش هەنگاوێکی تازەیە بۆ دامەزراوی سەرۆک مام جەلال ئەبێتە دەستکەوتێکی تر و مەراسیمێک بۆ خۆتان بینیتان زۆر جوان و تایبەت و جیاوازی شەوێت من ئەبێ باسی دیزاینەر و ئەوانەشکەم دەدوایە من سوپاسی و خەڵکاکەم و مەراسیمەکە بۆ خۆتان بینیتان مەراسیمێک بوو خەڵک پەرۆش بوو مەراسیمێک بوو سوپاسی ئەواناکەم بەڕێوبەری ئیداری و هۆڵەکە و ئەوەی کە پرۆتۆکۆڵ و ئەوانەی کە لەم کارە ئیشیان کرد بە تایبەتی سەتەلایتی گەلی کوردستان زۆر ماندوو بوون بە تایبەتی برای بەڕێزم کاکە بورهان کە بۆ خۆی شرافی هوەری و ناو هۆڵەکەیە کرد کە ئەمەش بۆ ئێمە دەستکەوتێکی تری یەکێتی نیشتیمانی کوردستانە ڕاستی نازانین چۆن سوپاسی و خەڵکە بکەین ئێمە بەڕاستی قەرزاریان کردی با دەرفەت بێ لێرە پرسیار بکەم کە بەشێک لە با بڵین وێنەکان ئەرشیفین ئەوانیش کاتی تۆمارکردنی بڵین چاوپێکەوتنەکەی و زۆر وێنەی تریش لە نێو کتێبەکە بوونیان هەیە وێنەکان چۆن دانران لە نێو کتێبەکە چۆن بیرۆکە هەبوو کە کتێبەکە لەگەڵ پرسیارەکانە کۆمەڵک وێنەش ئضافە بکرێت ئێمە کە دانیشتین لەسەروی بیکەین بە کتێب من لەگەڵ دوو کەسمان هەڵبژات کە هەردووچیان ئەزمموی باشیان هەیە کاک هەڵۆ جەلالمان هەڵبژات بۆ دیزایانی کتێبەکە و لەگەڵ کاک دیدار لەتیف پیاچوون کاتۆ هەڵەبڕی کتێبەکە بکە دیدارەکە 1 سەعاتە بەدەنگ کە چۆتە سەر کاغەز تقریبا محدود بوو لە سەر کاغەز
بیرمان لەو کردەوە کە ئەمە کتێبە جوانتر بکەین و شێوازێکی جوانتری بینێ بیرمان لە هەنێ وێنە کردو وێنەکان بتوانین بگونجێ لەگەڵ دیدارەکە کۆمەڵی وێنەی تایبەتمان هەڵبژات کە برای بەس کاکە هەڵۆ دیزاینەرەکە و کاکتۆر محەممەد سابیر کە زۆر لەگەڵ دکتۆرا ڕاوێژمان هەبوو ئەم ماوەیە بەیەکەوە من زۆر سپاسێکم گەورەی خۆی زۆر نوان بۆ نمونە وێنەیەکی تایە کۆمە ئێمە لە مەکتەبی خۆمان لە مەکتەبی ڕێخستن کۆمەڵی وێنەی جەنابی مام جەلالمان هەڵواسی و وێنەی زۆر تایبەت ڕۆژێک سەرۆک پاڤڵ هات بۆ مەکتەب سەرۆک پاڤڵ جەلال تاڵەبانی هات بۆ سەردانمان سەری وێنەکانێکی لە ناو وێنەکانە وێنەیەکی گەڕایەوە وتی ئەوێ ئەمەوێ ئەم ڕسمەم نەدیوە من ئەم وێنەیەم نەدیوە وێنەیەکی جەنابی مام جەلالە لە تەمەنی گەنجایە پێم وایە لە زام لە میسرە نازانم یعنی ببوورە ناتوانم هینەکە زۆر ئەوە دەستی سەر ئەو وێنێ وتی ئەم وێنەیەمان نییە ئێکە ئەوان نەیان بێ حتممە ئەمە وێنێکی دەگمەنە و بیرمان وێنەیەکی کێ جامانەی بەسەرەوەی خاتون باشە زۆر زۆر بەلایەوە جوان بوو ئێمە گەڕان بە دوای وێنە دەگمەنەکانیشە ئەمی جارێکی تر ئاشناکردنەوەیان بە خوێنەرانەوەش بڵێم دووبارە نیشاندانەوەشی بۆ کەسانێک کە حەزەکەن چاوپێکەوت و کتێبێکی لەم شێوە ببینن وێنەی زۆر دەگمەنی تا ڕاستە جەنابی مام وێنەی زۆرە ئەمەیەکە لە وێنە هەرە دیارەکان بەڵام ئەو وێنەیە لای خۆشمان سەرنج ڕاکێشە دوو وێنەی تیا زۆر دەگمەن بینراوە یعنی بە تایبەتی ئەو وێنەیە ئەمە بێتە بەردەسم ڕاستی بیرمان لەو کردو وێنەکان لە تەمەنی لاویەوە هی جەنابی مام جەلال تا ئەو کاتەی گەشتۆتە سەرۆک کۆمار و چاوی بە سەرۆکی وڵاتان هەتا وێنەی دیارەکەم وێنە شوێنێکی خێزانیە لێ وێنەی خێزانی وێنەی خۆی لە ئاهەنگی شانی بینەرەکانی بەم بەخۆیان بیبینن باش ئەو وێنەیە بدۆزەرەوە بە ئیسراحەت شانسی باشە ئەم کتێبە ئەگەر بکرێت بە زمانی بیانیواتە بە عەربی و بە ئینگلیزی وەکو ئاماژەت پێکرد کە لە ئایندە بەنیازی شتێکی بڵین هەنگاوێکی لەو شێوە بنێمە تا چەند گرنگە بێت بۆ ئەوەی کە با بڵێم ئەو کەسانی کە کورد نین بیانین ئەوانیش ئاشنا بن بەلایەنێکی تری سەرۆک مام جەلال کە بێگومان ئەو سەرۆکی تەنها کوردستانیە بەڵکو کەسایەتێکی دیارە لە عێراق و ناو بەدڵنیایی خاتون ئێمەگەر ئاور لە ڕابردوو لە مێژووی ژیانی مام جەلال بینەوە مام جەلال تەنها دەردی تۆ هی کورد نەبووە مام جەلال دۆستایەتیشی ئێجگاری لەگەڵ عەرەبا هەبووە دۆستایەتیشی ئێجگار لەگەڵ کەسە جیهانیەکانە بۆ لەگەڵ سەرۆکی وڵاتان ئەتوانم بڵێم کەسایەتێکی خۆشەویست بۆ لە ناو هەمووشیانە و بە تایبەتی لای عەرەبەکان یعنی ئێستش عەرەبەکان دەڵێن بێ مام جەلالیە مەسەلەن وەزەی عێراق وایە ناوچەک وایە لەبەرەوەی مام جەلال کەسایەتی مام جەلال کاریگەری لەسەر هەموو شەرقی ئەوسەتە بووە و من دڵنیام عەرەبەکان لە ئێمە پەرۆشتر بوون و بیانەکان مەسەلەن دنیای دەرەوە بەگشتی بڵێن پەرۆشن بۆ ژیانی ئەوان ڕەنگە بەشێکی سیاسی جەنابی مام جەلال بزانن دڵنیام ئەمە بچێتە بەردەستی ئەوانیش سوودی لێ ئەبینەوە بۆیە ئێمە بیرمان لەوە کردەوە بە هەردوو ئەم زمانش بیکەین تەرجەمەیکەین دوجار کاگرێبوار زۆر خۆشحاڵ بووم لە کورسات مەگەزینەوە گفتوگۆمان کرد لەسەر کتێبی مام جەلال لە وەڵامی 74 پرسیاردا کە لە ئامادەکردنی بەڕێستانە گەورەت کردین دووبارە سوپاس بۆتەوە ئەگەر یەک دەرفەتی بچکۆلم هەبێ منەمەوەیە سوپاسی برای بەڕێزم کاکسەر کەوزەچی لە پرسای مەکتەبی ڕێخستن بکەم سوپاسی برای بەڕێز کاکسران عەبدوڵڵا بکەم سوپاسی کاکە بورهانی حاجی عەلی سەتەلایەتی گەلی کوردستان لە پرزگەکانەوە تا کاک بورهان زۆر هاوکارە بوون سوپاسی هەموو هاوڕێکانم کەم لە مەکتەبی ڕێخستن کە ئەوە زۆر پشتیوانم بوون سوپاسی ئەم کورساتی ئازیزە بکەم کە ئەمیش ماڵی دووەمی ئێمەیە کە هەمووتان پەرۆش بوون لەو ڕۆژەوە کە کەوتوینەتە ڕیکلامی کتێبەکە ئێوەش پەرۆش بوون لەگەڵمانە سوپاسی هەر یەشێک کەم کە بە وشەیەکیش بێ پشتیوانی کردبێتی نوتوەتی دەستان خۆش بێ ئەم کتێبەشانی ئەوەیە لە چاوی بکەین و ئەبێ سوپاسی چاپخانەی حەمدیش بکەین زۆر هاوکارمان بوون کە زوو بۆیان تەواو کردین کە ئەرکیان کێشا من جارێککە داوای لێبوردن لەو خەڵکانە ئەەکەم کە ئەمڕۆ کتێبیان بەرنەکە و داوای لێبوردن ئەەکەم لەوانەی کە نەیانتوانی دانیشن داوای لێبوردن ئەەکەم ئەگەر ناوی کەسێکم بیر چوبێ زۆر زۆر سوپاسانەکەین توانیمان سەروەرێکی تر بۆ یەکێتی نیشتمانی کوردستان تۆمار بکەین وجدانم زۆر ئاسوودەیە لەبەرەوەی شتێکی جەنابی مام جەلال مێژوێکی لای من بووە
ئەمڕۆ کەوتە بەردی دەی بینەر و بیسەری سوپاس بۆیەوەش دووبارە سوپاس بۆ بەڕێز ڕێبوارسار ئاماژەکاری مام جەلال کتێبی مام جەلال لە وەڵامی 74 پرسیادا دووبارە بەخێر بێ سوپاس بۆتەم بەخێر بێ